بەری مداکێ هەر نۆڤە مژۆر و نوچەند سعات دەهێدا مە حتا بەحسەوەم دەیکرد خەلکی نۆڤەڕۆست و باشووری عێراقی ئیدی حێشترژی ئینۆی هەرێما کوردستانی بتایبەتیژی ئۆلیە بەندۆڤە دووەکێ حێشترژی هاتنە بەمە دارقەسبژی دێتن هەندی بینی دێ هەربینی هەر تشت لە هەرێما کوردستان هەیە قەدا بچین ئەف جوودکارە زیاتر بەحسی وی بەرهەمی بکە و کۆچ پلان هەیە زیاتر ئەف بەرهەمەت نۆڤە هەرێما کوردستانی دامە هەبە كل بردرش برئيس فارس مجيد ديت جال مدابه خالي فارس زور سپاس دكين كام شو لقلماني بازاري باسي او دارانا كنت سن دار خرمات سانديا لكيني وساندي وباسي اوش بكم جوازي بين خرما ورطب وقصب او تشهاني انا السلام عليكم واحد بجي دار خورما لە 300 جۆر پێکاتیە لە ڕوتەب و لە قەسب و لە خورمای بەڕاستی ئەو دار خورمانە من لە کەربەلا مینایە لە کەربەلا بەهادیە دایتیانەمێ لە ساڵی 1000 یعنی لە 2009 ئەمن هینایتم زۆر پەروەردەم کردیە و شارەرزاییەکی زۆرمیش هەیە لە خورمەی لەبەر ئەوەی هاتنوچینم هەیە لە بۆ کەربەلا لە بۆ جنوب زۆر شارەزاییم وەلگرتیا لە دارخورمای و ئەو دارخورمایی ئەمن هینایتم دوو جۆرە پێی دەڵێن دەکلەزغیرە المەلەکیە یعنی قلە بچکۆلەی مەلەکی ئەوە لە یەکەمین یعنی دە جۆر خورمای دەرەجەیەکی هەیە ئەوە دەیە لەو ژمارەیەکە لە دەیەکان و ئێستاش زۆر شارەزاییم هەیە لە دارخورمای ئەوە لە 2008 بۆ نو تقریبا ئەو دارانە تۆرگرتیە بە هەدیە لەلایەن خەڵکی کەربەلا ئەوانە هەتا ئێستا چەند جار بەرهەمیدا ئەوە یەکەم ساڵە یان پێشتر هەبووە نا ئەوە 3 ساڵە بەرهەمیدایە ئەوە 3 ساڵە بەرهەمی دەداتن و ینی ساڵ لە ساڵێ زۆرتر بەرهەمی دەدات لە چاو ئەو بەرهەمەی کە ئەو دارانە مەسەرەن لە کەربەلا هەیە ئەو ناوچەی عێراق لە چاو ئەو بەرهەمی ئەو دارانەی خۆت چوونە زۆر باشە یان وەکو ئەو بەتام نییە بەرهەمەکە لە هەمیان بەتامترە ینی ئێستا لە زۆر ڕوتەب هەیە ینی مەر لە مالیش دەکڕین بەس ئەوەمان پێخۆشترە هەمومان ئەوێ دەخواتن پێخۆشترە لە خوڕمەکانی جنوب زۆر ینی دەڵێم ئەوە ڕقم لە ژمارەیەکە لە دەیەکان ئەوە دەیەمین خوڕمەیە خوڕمەکانی ڕوتەبەکانی زۆر باش ئەوە دەیەمە لەبەر ئەوەی خورمای ڕوتەبی قرنفل المەندەلی هەیە قرنفل پێی دەڵێن قرنفل المەندەلی ئەوە یەکەم جۆرە لە عێراقی ینی سعری لە هەمویان گرانترە و خاڵە فارش هیچ سەبەتەکەت حازر نەکردیە لەلات بیبینین بەخۆ تامیکەی بۆمان باسکەیت بەخۆم فکرم کردەوە ڕەنگە بێ ستودیۆ ئێمەکەین بەس بەلێ ئەوەیە بەلێ ئەوەیە ئەوە پێی دەڵێن دەک لە زغیرە ینی دەک لە زغیرە المەلەکیە ئەوە نوقلە بچکۆلەی مەلەکیە پێی دەڵێن بە کوردی دەک لە زغیرە المەلەکیە ئەو زەردەکان ئەوانش پێگەیشتون یان هێشتان ماوە بە زۆر ئەوە قەسپە ئەوە هیچکە ئەوە پێی دەڵێنێ بەوەی دەڵێنێ زۆدی ئەوە قەسپە ئەوە دوو جۆرە ئێستا ئەوە قەسپە پێی دەڵێن زۆدی ئەوەش دەک لە زغیرە المەلەکیە ئەوە ڕوتەبە ئەوەش قەسپە و بەرهەمیشی ئەمن دەتوانم ئێستا ئەگەر ئیمکانیاتم هەبیتن بەڕاستی ئەگەر ئیمکانیاتم هەبیتن دەتوانم لە 500 تا 1000 بنە خورما چەند بنە خورما هەمووش بەرهەم بێنیتن لە باغی خۆت والله ئەمن دوانم چاندیە بەس ئەو دوانە ئەمن پێدەوەستام زۆری بەسگوتم دا ئەو دوانەی بینم تەجروبەی بکەم بزانم ئەگەر ناجێ بیتن پشتوانیم بکەن یارمەتیم بدەن
دەتوانم لە 500 تا 1000 بنە خورمای دیش بچێنم لەو بنە خورمایانە هەر لەو دوودارە تقریبان لەو دوودارە کە ئەمە سێمین ساڵە بەرهەمەکەی دەخۆن ئینشەڵا زیاتریش بخۆن تقریبان چەند کیلوی بەرهەم هەیە هەر دارێکی تقریبان بەێ واللهی لەو دوودارەی تقریبان ینی هەرداری هەتا 15 کیلۆی هەیە هەتا 15 کیلۆی هەیە تقریبان هەر بنەداری بەس ئەوە ساڵ بە ساڵ زیاتر دەبیت باشە سەرمای زستان و فێنیکی بەهار و ئەوانە کاریگەری مەسەرەن حتممە لەسەر دار و درەختەکان هەیە تو چۆن دەیان پارێزی چۆن ئەو هەموو ساڵانە چاودێریان دەکەی ئەوە ئەمن شارەزایی بەێ طبیعی لە کوردستان دنیا ساردا دەبی بزانی کو پەروەردەی بکەیت کو ئەو بنەدارە نەمریتن دارخورما ئەو ساردەی تەحمل ناکاتن ئەمن لەسەر دوکمەکەی سەرەوەی لە دوکمەی سەرەوەی زستانان ئەوەی بە گوشیبی بە شتێکێ دەپێچم داساردی شەختە تەسیری لێنەکە بکوژیتن ئەگەر ئەگەر ئەوها لێنەکەم دەمریتن دەکوژی چونکە کوردستان ڕاستی هەندە جاران بەفردێتن زۆر ساردا بەس هەموو ساڵەوە لێ دەکەم خورمەکە نەمریتن و خورمەکەش بەرهەم بێنی وەچی ئەوانی دیکە شارەزایم زۆرە لە بنە خورمەی ئەلحەمدوللا جگە لەو دارخورمانە لە باخەکەی خۆت چ شتێکی دیکە چاندیە بەرهەمی هەبی بەێ واللهی لە دارخۆ لە زەیتونە بەس ئەمن ڕاستی زۆر ینی ئەتیمان بە بنە خورمەکەی دەم زیاتر لە هەمیان مەسەرەن فەلاح جوتیار هەیە لە بەردەڕەش لە دارەت و مەسەرەن بەتوان گوت بی ئێمەش دەمانەوێ لە تو دارەکان وەرگین مەسەرەن دارخورماکە نازانم ئایا دەتوانن ئەو هەشتێکی ئەوها زۆر وە دەلێن و زۆر خەلکیش پێشە منت چاندیتی و لەوانەیە 20 ساڵیش چاندی بیان و بەس بەرهەمی نەگرتیە بەرهەمی نەگرتیە شارەزانە بینە لێ ینی ئەمن زانیتم زۆر دارخورمایە ینی ئێستاش دەوەری گۆرانەتی دەوەری بەردەڕەش خورمای هەیە و بەسبەری ناگریتن هیچیان بەری ناگری ئەوە لە دەوەری گۆرانەتی لە ناحیەی دارەت و قەزای بەردەڕەش لە دەشتی هەولێر خاڵە فارس تو دەڵێ ئەگەر ئیمکانیات هەبی دەتوانن زیاتر مەسەرەن هەتا 500 دار و ئەوانش بچێنم مەبەستت لە ئیمکانیات چێت شوێن هەبی یان بەێ ئەگەر مەسەر شوێن هەبی یارمەتی هەبیتن بەێ شوێن هەبی و یارمەتی هەبی و پاڵپشتیم بکەن دەتوانم 500 هزار ینی ببتە دوو باغ 2000 3000 ینی طبیعیە دارە و ئاو دەدەی ئاوی هەبی هاوینان بەخۆی دارخەسب دوو ئاوی دەوێتن لە جنوب لەبەر ئەوەی جنوب نێزیکە هەردەکەی نێزیکە لە ئاوێ بەس لە کوردستان ئاو دوورە لەسەر ینی لەسەر عردێ سێ جار ئاوی دەوێت مانجی 3 جار ئاوی دەوێتن و بەرهەم تەگری و دەبی ئاگاتیش لە ئافات و نەخۆشیەکانیشی بیت پێی دەڵێن ئەوە نەخۆشیشی دێتن پێی دەڵێن سوسە حەمرا ینی سوسە حەمرا وەچی سنی ئەو سنەکەی لە گەنمی دەداتن بە سوسە حەمرا سۆرە قالۆچەکی کچکەیە دەبی زۆر ئاگادار جۆفدەریەکە باش بێت و شەڕازەیەەکە بێش بکەوتەوە هەمی شەڕازەیەەکە باشە پێی دەکردە بەرز فۆرس مەجید جوودکۆر هین بەردەڕەشت گەلمە دەبوون گەلێک سپۆز بووە سەرچاوم هەر بژی